خۆشتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە لەش ساڵ من تەندروست بن. لاڵقەیەکی دیکەی بەیانی 24 من و ستافی ئەم بەرنامەیە هەموو هەوڵێک و کۆشتێکی خۆمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کە جوانترین بابەتەکانتان پێشکەش بکەین. بۆ نمونە لە شاری سلێمانی فستیڤاڵێکی تایبەت بە بەرهەمەکانی زستانە بەڕێوەچێت و لە فستیڤاڵەکە بەرهەمی زستانەی گوندنشینان نمایش دەکرێت. کۆمپانیای فۆرد ڕایگەیاند بڕی 20 ملیارد دلار تەرخان دەکات بۆ گۆڕینی ئۆتۆمبیلەکانیان بۆ ئۆتۆمبیلی کارەبایی. لە بابەتێکیش کە لە مەغریبە و لە شاری تەنجەی مەغریبە زیندانێکی کۆن کە مێژوەکەی بۆ سەدەی 17ی ڕابردوو دەگەڕێتەوە کراوە بە مۆزەخانەیە بۆ نمایشکردنی بەرهەمی هونەرمەندانی ئەو وڵات. بابەتەکانمان سەرنجڕاکێشن بە بەیانیەکەتان بەیانێکی ڕازاوە و جوان بێت بۆیە لەگەڵمان بەردەوام بن بەدەم بەرچای خواردنەوە ئەوانشی کە دەوامیان هەیە و دەچنە دەوام تا ئێمە کۆتایی بە پرۆگرامەکەمانێنی درێوە وردە وردە بە خێر و سەلامەتی بەرەو دەوام بەڕێکەوتن بۆیە لەگەڵم بن تاوکاتێکە لە ماڵەوەن یاخود لە هەر شوێنێک لە ڕێ ئۆنلاینشەوەتانن پرۆگرامەکەمان ببینن لە ڕێی یوتیوبمانەوە بە ئامانجی بە بازارکردنی بەرهەمی ناوخۆیی و پشگیریکردنی بەرهەمی جوتیاران و گوندنشینان ئەم بابەتە باسەکەم کە لە شاری سلێمانی فستیڤاڵێکی تایبەت بە بەرهەمەکانی زستانە بەڕێوەچێت و لە فستیڤاڵەکە بەرهەمی زستانی گوندنشینەکان نمایش دەکرێت هەروەها خانمانیش بە بەرهەم و کارە دەستێکانیان بەشداریان لە فستیڤاڵەکە کردووە جوانترینی شتەکان کە بینیم ئەو قەیسیە وشکە و ئەو ئاڵوە بوو کە قەیسیەکی بە گۆشتەوە پێلێنی هەر زۆر بە لەزەت و بەتامە بێت. بەرهەمی زستانەی گوندنشینان و گوندەکانی زۆرێک لە ناوچەکانی کوردستانن. بەرهەمی هەنگوین بەشێکی زۆری فستیڤاڵەکەی پێکێناوە. هەنگەوانانیش لە ناوچە سەختەکانی کوردستانەوە بە باشترین جۆرەکانی هەنگوین کێبڕکەی فرۆشتنی بەرهەمەکانیان دەکەن. شارە وەک گەنجێکی هەنگەوان بە هەنگوینی شار باژێر بەشداری فستیڤاڵەکەی کردووە. من وەکو خاتونێک کە پێشتر کاری دەستیم کردووە هیچ ئەکسسوارات و چنی کوردیم کردووە ئێستا کە هاتومەتە لایەن هەنووینە پێم خۆشە بیشەی جیاواز تاقی بکەمەوە وەکو خاتونێ پێم خۆشە شتی زیاتر فێر ببم ئیسفادەیەکی زۆر زۆری هەیە چونکە هەنووین شتێکی باش و بەرهەمێکی ناوخۆیی و بەرهەمێکی بەسوودا پێم خۆش بوو کە زیاتر لێوەی فێر بوو بۆیە هاتومەتە ئێرە بەشێکی زۆر لەو فستیڤاڵانەی لە شارەکانی هەرێمی کوردستان ڕێکدەخرێت جگالەوەی بۆتە دەرفەت بۆ ناساندنی بەرهەمی جوتیاران و بەرهەمێنەرانی ناوخۆیی هەلی بە بازارکردنی بۆ کاسبکاران و بەرهەمێنەرانی بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان ڕەخساندووە. لە سەدا 80 بەشداربوانی ناو پێشەنگاکانیش خانمانن. پیشانگاکە دروستکردنی زمینەیەکی مارکێتینە بۆ هەموو کاڵاکان لە ناو کاڵاکانشە ئەولەویەت بۆ کاڵای بەرهەمی خۆماڵیە ئەو بەرەمە خۆماڵیانە کە کوالێتیان بەردە هەم سروشتین بۆی بتوانین زمینە سازیە بکەین لە بینی کڕیار و فرۆشیارە بۆی بتوانین بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان پەرە پێ بدەین و جۆرێک بێ لە مارکێتین بۆ ئەوان. فستیڤالەکە تا ڕادێکی زۆر باش باشە بۆ خاتونان بە تایبەتی بۆ خاتونانی کە لە ماڵەوەن خاوەن ئیش و کاری خۆیانن هاتوون لێرە شتەکانیان عەرز کردووە بۆ خۆشحاڵیەوە ئەم فستیڤاڵی زستانەیە کە لە وەرزی زستانەیە کراوە زۆربەی زۆری هەرەژنە ئەتوانم بڵێم لە 180 ئافرەتەوە بەشداری کردو و شتەکانی خۆیان هێنا و لێرە عەرزیان کردووە. فستیڤاڵی زستانە بۆ پشگیریکردنی بەرهەمە ناوخۆییەکان بۆ ماوەی هەفتەیەک بە خستنەڕووی بەرهەمی ناوخۆیی و کاری دەستی خانمان لە شاری سلێمانی بەردەوام دەبێت. زیاتر لە 100 کەس بەشداری فستیڤاڵەکەیان کردووە. زۆرینەی بەرهەمەکانیش بەرهەمی ناوخۆیی و بەرهەمی سروشتی و کاری دەستی. دالیا کەمال کوردستان 24 سلێمانی. ئەوەی لەسەر ئێمەی هاوڵاتی ئەوەیە کە پاڵپشتی لەو بەرهەمە خۆماڵیانە بکەین لە بازاڕەکان بیان کڕین هەر بەرهەمێک کوردەواری و هی خۆمانە هەوڵی ئەوە بدەن لە جاتیەوەی کا بەرە و بەرهەمی
کڕینی وڵاتانی دیکە بچن ئەوە بەرهەمی ئەو گوندنشینانە بکڕین بۆەوەی کە گوندەکانمان زیاتر و زیاتر ئاوادانتر ببنەوە. باشە. دێنە سەر بابەتێکی تر کە ئەمەوێت ئەمڕۆ باس لەوە بکەین کە چەندە هونەر گرنگی پێ ئەدرێت ئەویش لە فێرگەیەک کە بەناوی فێرگەی نامدارە لەو فێرگەیە کۆمەڵێک منداڵ فێری هونەر دەکرێن و سبەینێش فستیڤالێک هەیە کە بەڕێوە ئەچێت و ئەو منداڵانە تیا بەشداریەکەن. با بزانین ئەو هونەرەی کا لەو فێرگەیە فێری منداڵان دەکرێت چه هونەرێکە. بۆیە نامدار قەرەداغی سەرپەرشتیاری فێرگەی نامدار لە سلێمانیەوە لەگەڵمانە. بەیانیت باش کاک نامدار بە هیوای لەش ساغی و تەمەند درێژی و تەندروستی بۆتان کە ئەم فێرگێتان دروست کردووە یاخود ئەم فێرگێتان کردوتەوە بۆی کە منداڵان فێری هونەر بکەن. جارە با بزانین کە فێرگەکەتان چ جۆرە هونەرێکی تایە، ئەو منداڵانە تەمەنیان چەندە، لە نێوان چ تەمەنێکان کە بەشدارن لە فێرگەکەتان و چی فێرە بن لەوێ. بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزیشتان شاد، فێرگەکەمان فێرگەی نامدار قەرداغی بۆ فێربوونی مۆسیقایە لە شاری سلێمانی. ئەم فێرگەیە هەوڵەیات مۆسیقای ڕەسەنی کوردی بە شێوازێکی زانستی سەردەمیانە فێری مناڵان و گەنجانی کورد بکات و ئێمە لە تەمەنی 7 ساڵە وەرەگرین بۆ 18 ساڵ بۆ ئەوەی ئەو توانایە ئەو قوتەی هەمانە لە مناڵانە سەرجەکەین زیاتر و مۆسیقا خۆی وەکو خۆراکێکی گیان و جەسەد زۆر شت پیرۆزمان پێشکەشەکات، وەکو کۆمەڵایەتیمان ئەکات، هێورمان ئەکاتەوە و کۆمان ئەکاتەوە و زیرەکمان ئەکات، کۆمەڵشتی جوان کە مۆسیقا خۆی لە خۆیان فێرمان ئەکات. جگەلەوە ئێمە فێرگەکەمان زیاتر لە ڕاستیە مۆسیقاش وەک ئامڕازێک بەکارێنین بۆ بەها جوانەکان، بۆ چاندن و ئاودان و پەرسەندنی خۆشەویستی لە ناو دڵی مناڵان و گەنجانمانەوە بە پەروەردەیەکی تەندروستیانە بەها جوانە کوردیەکان و جیهانەکان بگەڕێنینەوە و پەرەی پێبسەنین کە لای ئێمە خۆشەویستی لە هەموو شتێک گرنگترە و ئەگەر خۆشەویستیکی ڕاستەقینە هەبێ مرۆڤ ئەتوانێت یەک بێت، یەک بگرێت، بەها جوانەکان جێبەجێ بکات و ئەبێتە هۆی نەمانی هەموو کەم و کوڕی و گەندەڵەکانیش. لە فێرگەکەی ئێمە تایبەتمەندیکی جای هەیە ئەوەیە کە جگە لە مناڵان کەن بۆ ئەوێ و لەوێ ئەمێننەوە شێوازێکمان دروستکەوە کە دایک و باوکانیش بێن بۆ ئەوە لێ لەگەڵ مناڵەکانە بمێنەوە و دایک و باوکانە بنە سەرپەرشتی مناڵەکان و لەگەڵ مناڵەکانە خزمەتیانەکەن کاتێک کە مناڵەکە هەستەکات دایکی یان باوکی یان هەردووکیان کە سوکاری لە فێرگەکایە و گوێی لێ ئەگرێ و ئاگای لێتی حتمما زیاتر تەرجیع بێت و بۆ دایک و باوکانیش خۆشترە کە ئاگایان لە مناڵەکانیانە چۆن وانەی مۆسیقا وەرگن، چۆن وانەی پەروەردەوەری وەرەگرن. ئێمە گرنگیەکی زۆرمان ناوە بە ناحی کۆمەڵایەتیەکە کە هەوڵمان ناوە دایکان و باوکان و کە سوکاریان مناڵەکان لە یەک نزیک بکەینەوە و وایان لێ بکەین بن بە هاوڕێیەک. زۆر باشە. کاک نامدار ئێوە دوای فێرگەشەوە هاوڕێ یەک بن. باشە. ئێوە ئەم ئامانجە جوانانەتان هەیە کە هەر لە کۆمەڵایەتی بوونی منداڵەکان خانەوادەکان لەگەڵ یەک ئاشناکەن تێکەڵە بن، چونکە دوو خانەوادە بەیەکەوە کە منداڵەکانیان لەوێن فێری هونەرە بن بێگومان کۆنتاکتێک لەو بینە دروستە بێت، بەم شێوەیە زیاتر ڕەنگە ئیحتیمام پێ بدرێت، گورنگی بدرێت بە ئەو منداڵانی کە وەکو فێرخوازێک هاتوونەتە ئەوێ. جگە لەوەیەوە ئەمێ بزانم ئامانجتان چییە کە سبەی فستیڤالێکەکەن هونەرمەندە کۆنەکان لەگەڵ منداڵەکان کە فێری میوزیک بوونە بەشدارە بن لە فستیڤالەکە، ئەمەیان ئامانجی چییە؟ ئامانجی ئێمە زۆر چالاکیەکەن. یەکێک لە چالاکیەکانمان گەڕانی کۆنسێرتە کە تا ئێستا لە هەموو شارەکانی کوردستان و لە هەندێک شارچکەی کوردستانیش کۆنسێرتی گەورەمان ڕێخستووە. ئامانجمان زۆر دیارە لە ڕێگەی ئەم جگەوەی لەم مناڵانە و دایک و باوک و کەسوکاریان هانەدەین لە کۆنسێرتێکی وایە و زیاتر تەرجیع بن و پیان خۆشە. خزمەتێکی گەورەشە لە ڕاستیە، خزمەتێکی گەورەی هونەری ڕەسەنی کوردیە کە ئێمە تەنها هەر هونەری ڕەسەنی گەورەی کوردی پیشان ئەین و پێشی ئەخەین و دەری ئەخەین. جگە لەو دەرخستنە ئەمە هاندەرێکە بێ بۆ مناڵانی کەی شارەکەمان و کوردستان بۆ دایکان و باوکان بۆ کەسانی تر کە ئەم مناڵانە ئەبینن ئەوانیش بێنن ناو دنیای هونەر و
دنیای خۆشەویستیەوە باشە هەم خزمەتێکە بۆ گەل و نیشتیمان تەبان بۆ زۆر باشە گەلەکەمان باشە کاک نامدار ئێوە جگە لە میوزیک فێری منداڵان ئەکەن لەوێ لە فێرگەکەتان ئایا هیچ لە فێرگەکەتان و ناوەندێکتان لێ کردو بۆ مەقامات و بۆ گۆرانی یانی مەبەستمەوەیە تەنیا بەس فێری مۆسیقان ئەکەن یاخود نە ئەگەر کەسێکیان هەبێت لەو منداڵانە دەنگی خۆش بێت ڕاهێنانیان پێ بکەن چونکە ئێوە تا دەتانەوێت لە هوەری ڕەسەنی کوردی زیاتر منداڵەکان نزیک بکەنەوە بەڵێ ئێمە جگە لە مۆسیقا فێربوونیان بەو شێوازی باسم کرد لە ڕاستیە ئێمە هانی مناڵەکانمانە ئەوانەی بەهرەمەندن لە دەنگا لە هەج ڕوویەکی ترەوە کە بەشدار بن و ئێمە ڕێنمایانەکەین و پەروەردەیانەکەین ئێستا گۆرانی بێژیان تی هەڵکەوتووە لەم کۆنسێتەشە سێ بەهرەداری دەنگ و گۆرانی بەشدارن تایە کە گۆرانی نیشتیمانی ئەڵێن گۆرانی مناڵانە ئەڵێن لەمانە گۆرانی بێژە گەورەکان کە هەمیشە هاندەرمان بوون و لەگەڵمانە بوون ئەوانیش ڕێنمایان ئەکەن و بەشدارن و بن و هۆکارێک بۆ ئەوەی ئەوانش بەردەوا بن خەڵکی کەس بێتە ناوەوە باشە چەند منداڵ لە فێرگەکەی ئێوە لە فێرگەی نامدار بەشدارە و سەردانی ئەوەیە دەکات بە بەردەوام و ئێمە فێرگەکەمان بەڵێ ئێمە فێرگەکەمان پێک هاتووە جگە لەوەی کە فێوانەی مۆسیقا وەرەگرنوانی گۆرانی وەرەگرن ئێمە ئۆرکێستریشمان هەیە ئەم مناڵانە هەفتەی جارێکیش کۆ ئەبنەوە پێکەوە لە ئۆرکێستێکە جابەگیری توانا و کاتیان لە فێرگەیە ئێمە تا ئێستا توانیمانە لەم کاتەیە سێ ئۆرکێستمانەیە ئۆرکێستی یەکی فێرگە دوو لەگەڵ سێ ئەم کۆنسێرتی بەیانی ئۆرکێستی یەکی فێرگە پێ هەڵەسێ بە هاوکاری لەگەڵ چەندەها گۆرانی بێژی گەورە و مناڵی خۆمانە باشە لە فێرگەکە ئەمە هونەرمەندە گەورانش کە بەشدارن باشە زارەکەم ئەوە بوو بزانم لە فێرگەکە ئەو هونەرمەندانەی کە بەشدارە بن و جگە لە فستیڤاڵەکە کە بەشداریشن وەکو مامۆسایوانە بێژ بێنەوە بۆ ئەوەی کام هونەرمەندانن ئەو هونەرماندەی کە بەشدار لەگەڵان زیاتر گۆرانی بێژەکانن لە وەکو هونەرمەند هەردی عوسمان عەلییارە ئازاد مەحموود تۆفیق شلک ئاشتی عەزیز قارەمان ڕۆژهەڵاتی دارە هەورامانی گۆشن بورهان و لە مناڵەکانیشمان وەکو ژێوار مەجید و ئارا تەها زۆر لەم گۆرانی بێژانە دایمە لە هەموو کۆنسێرتەکانمانە بەشدارن و ئەمە یەکەم کۆنسێرتێکە ئەنجامیەدەن ئەوەیە کە نەخێر ئەمە زیاد لە 12 کۆنسێرتمان کردو تا ئێستا ئێمە شێوازێکی تایبەتی تریشمان هەیە تا ئێستا لە کوردستانی خۆمانە هەر گەورە مۆسیقای لیا و مناڵ گۆرانی و کۆرس بووە ئێمە گۆڕیمانە ئێستا مناڵەکان مۆسیقا لێیان و گەورەکان گۆرانی ئەڵێن ئەو فستیڤاڵانەی کە کردوتانە هەمووی هەر لە سلێمانی بووە یان خەڵکی هەر سلێمانی بەشداری کردووە قەت بووە بڵێن لە ڕۆژهەڵات و لە ڕۆژاو لە باکووریش بتانەوێت فستیڤاڵێ بکەن بۆ شوێکە منداڵانی ئەوێش بێن بەشدار بن پلانی واتان نەخێر هەر لە سلێمانی نەبووە ئێمە لە هەموو شارەکانی بەڵێ ئێمە نەک هەر لە سلێمانی لە هەموو شارەکانی کوردستان لە دهۆک لە هەولێر لە هەڵەبجە و لە هەندێک شارۆچکەش وەکو دەربەنیخان و چەمچەماڵ فستیڤاڵی وامان کردو کۆنسێرتمان پێشکەش کردووە لە شاری سلێمانی تەبعاً زیاتر زیاد لە 8 کۆنسێرتی گەورەمان پێشکەش کردووە و ئێمە بەنیاز بووین و پەیوەندیمان کرد لەگەڵ برادرانی هونەرمەند و وەزارەتی ڕۆشنبیری ئێران لە ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵات و هەمووش کارێکمان تەواو بوو کە ئێمە سەردانی ئەوان بکەین و کۆنسێرتی گەورە لە شاری مەهاباد و سنە پێشکەشکەین بەڵام بەداخەوە زروفی کۆرۆنا و زروفی سیاسی ڕێگەی پێ نەداین هەروەها ویستمان بچینە باکووری کوردستان لەوێ کۆنسێرتی گەورە پێشکەشکەین شارەوانی سلێمانی و شارەوانی ئامەد پێکەوە ئیتساڵمان کرد کە ئەوان ئۆرکێستێکی مناڵانی خۆیان بێنن بۆ سلێمانی و لێرە پێکەوە کۆنسێرتی پێشکەشکەین و دوایش ئێمە بچین بۆ شاری ئامەد و لە باکووری کوردستان لەگەڵ کۆنسێرتێکی مناڵانی ئەوانە کۆنسێرت پێشکەشکەین لە پێشا بە جیاجا چەند مادەی پێشکەین دوای هەردوو گروپە مناڵانەکان تێکەڵ بن و پێکەوە پرۆگرام بکەین بەڵام بەداخەوە باری کۆرۆنا وەزعی سیاسی وای لێکردو کات ئەم دووشتە نەیەتە باری جێبەجێکردنەوە ئینشاڵڵا هەر جێبەجێ ئینشاڵڵا کاک نامدار ئەم فستیڤاڵێکی ئەیکەن باست کرد ئەمە چەندەمین جارەکە ئەنجامی ئەدەن دەمەوێت بزانم
وەکو فستیڤالێکی ساڵانەی لێ هاتووە هەموو ساڵێ هەر لەم کاتەیە و فستیڤال ئەنجامەدەن یا بە پێی کاتەکە کە بۆتان بگونجێت و کەی کاروبارەکەی ڕێککەوت ئەو کاتە فستیڤالەکە ئەکەن یاخود کاتێکی تایبەتی هەیە دیاری کراوە نەخێر بەگێرەی نەخێر کاتێکی دیاریکراوی نییە بەڵام زیاتر تا ئێستامە دووەم جارە بەهۆی یادی دامەزرانی فێرگەکەمانەوە مەسەڵەن ئەم کۆنسێتانەمان پێشکەشکردو بەڵام بە هیچ جۆرێ مەربوط نییە بە کاتێکی دیاریکراوە باسی یادی دامەزراندنیت کرد ئێستا چەندێک فێرگەی نامدار دامەزراوە بەیانی کە 4/2/2022 وە کۆنسێتەکەمانی تیا پێشکەشەکەین 5 ساڵی ڕێەکە کە فێرگەکە دامەزراوە یاخوا هەر تەمەنێکی درێژ و پڕبەرەکەتی هەبێ فێرگەکەتان بۆ ئەوی کە منداڵانێکی زیاتر فێری هوەری ڕەسەنی کوردی بکرێن جگە لەوە دەمەوێت بزانم کە ئەو ئامێرانەی کە لە فێرگەکەی ئێوە فێری منداڵان دەکرێت چین زیاتر ئامێرە ڕیتمیەکانن هەموو ئەمێرە ژێدارەکانن یاخود ئەو ئامێرە ئەلکترۆنیانەش هەن کە مسم بۆ نموناوەکو ئۆرگ و سایزەروەوانەی دیکە یاخود ناتەرکیستان بەست لەسەر ئامێرە دەستیەکانە زیاتر نەخێر زۆربەی ئامێرەکان لەلای ئێمە تایەتی بۆ نمونە کەمان گیتار کیبۆرد عود ساس ئۆکۆردیۆن ڕیتم زۆربەی ئامێرەکان لای ئێمە هەیە و وانی تیاوتێتەوە بەشدارن لە کۆنسێرتەکان ئەم ئامێرانە بەڵێ زۆر سپاس دەکەین نامدار قەرەداغی سەرپەرشتیاری فێرگەی نامدارم بەیانە لەگەڵ ئێمە بوویت هیوای تەمەندرێژی دووبارە بۆ فێرگەکەتان بۆ خودی خۆتان دەخوازم بۆ هیوایکە منداڵانێکی زیاتر ڕووبکەنە فێرگەکەی ئێوە بۆ ئەوەی کە هوەری کوردی زیاتر لە لای مناڵان ڕنگ بداتەوە کە هوەرێکی ڕەسەنی کوردی فێربن لەوێ زۆر سپاس دەکەم ئەگەر ڕێگەم بێ وەکو ڕێکلامێک بڵین کە بەیانی کۆنسێرتەکەمان لەکوێوە هاتن بۆ هەمووانە کۆنسێرتەکەمان کە بەیانی ڕۆژی هەینی 4/2/2022 لە شاری سلێمانی لە هۆڵی تەلاری هونەر کاتژمێر 4 دەست پێ ئەکات بە بەشداری ئۆرکێستری یەکی فێرگە کە زیاتر لە نزیکی 40 فێرخوازە بن بە بەشداری چەندەها گۆرانیبێژی گەورەی نەتەوەکەمان هیوادارین ئامادە بن دێ و هاتن بۆ هەمووانە دەستەکانت خۆش بێت و بۆ هیوایی کە هۆڵەکە پڕ بێت لە خەڵکانێک کە هوەر دۆستن و دێن بۆ ئەوێ بینەری کارەکانی ئەوە بن لەو فستیڤالە سپاس. بینایی خانمێکی نابیست و ناگوێیە لە هەڵەبجە ئەگەرچی ئەو خاوەن پێداویستی تایبەتە بەڵام توانایەکی باشی لە کاری شێوەکاری و درومان هەیە و خوێندنی پەیمانگای بە سەرکەوتووی بەڕێوە بردووە و ئەوەتەخوازە لە خوێندنگەیەکی منداڵان ئیکاهی خاوەن پێداویستی تایبەتە خزمەت بکەن. نابیست و ناگۆیە بەڵام بەهرە و توانایەکی زۆری هەیە لە شێوەکاری و کاری درومان و دیزاینکردنی جلوبەرگی خانمان. بینایی کاری ڕۆژانەی درومانیە. خولیای بۆ کارەکەی وای کردووە گرنگێکی زۆری پێبدات و بە چەندین دیزاین جل بۆ خانمان بدورێت. بینایی خەریکی کاری خەیاتیە لە خەیاتەکەیە سوپاس بۆخوا زۆر سەرکەوتووە. جا هەم بۆ خۆمان هەم بۆ دەرەوەی خۆشمان بڵێن خزم و دۆست و ناسرا و شاری هەڵەبجە و لە دەرەوەی هەڵەبجەیش لە سەیسایەغ لە سلێمانی هەتا زۆر جار لە دەرەوەی سلێمانی شتی بۆ ئەنێرن چون کوشتەکانیان بینیوە زۆر جوان ئەیدرویەوە بەخواستی ئەو کەسەی کەوا ئەوێ کارەکەی بۆ بکات بەخواستی ئەو ئەتوانێت کارەکان بۆ جێبەجێ بکات کاری درومانیان بۆ بکات. شێوەکاری خولیای منداڵی بیناییە. حەز بە کێشانی وێنەی سروشت و کەسایەتیەکان دەکات. خێزانەکەی زۆر هاوکاری دەکەن تا زیاتر بەرەو پێشەوە بچێت. دوای ئەوە هەر لە قوتابخانە هەسمانە کرد لە مەرحەلەی سەرەتایە خولیای ڕەسمکردن بوو. بەردەوام خەریکی ڕەسمکردن و ڕەسمەکانی زۆر جوان بوون. وردە وردە دەستی پێکرد لە پێشەوە بە قەڵەم دوایی بە بۆیە و بە فڵچە ڕەسمەکانی جوان دەرەچوون. بۆ ئێمەش هەوڵماندا و
چەند کەسێکیشکەوە ئەو مامۆستا بە ڕێزانە ئەیان بینی ئەمە کارەکەی ئەو نەجوانە وتیان ئەم کچە بۆ باشە لە پەیمانگای هونەرە جوانەکان بەشی شێوەکاری بەشی ڕەسم لەوێ دەوام بکات توانی لە هونەرە جوانەکانی هەڵەبجەی شەهید 5 ساڵ بەسەرکەوتووی هەموو ساڵەکان بە ئەوائیل مەرحەلەی پێنجیش بڵێن کۆتا ساڵیش لەوێش هەر ئەوائیل بوو توانی کۆتایی بە خوێندن بێنێ لە هونەرە جوانەکە. باوکی بینایی داواکارە کە هاوکاری بکرێت تا لە خوێندنگەیەک وانە بە منداڵانی خاون پێداویستی تایبەت بڵێتەوە چونکە ئەوە ئاواتی بیناییە. ئەو جیازێکەوە بۆیان داناوە جیازەکە خەلەلیتیانە بواایێ زۆر باشترە بوو وەزعی هەتا لە ئێستا زۆر باشترە بوو بەڵام دیارێتتر خیر لەوایەکەوە بم هەتا ئێستا هێناوێتی ئەلبەتە ئەلخەیر و فیماوەقع لە 2000 ساڵی 2007ەوە خوێندنی تەواو کردووە خوێندنی تەواو کردو زۆر ئاواتە خوازیش بووکەوە بڕات لە ئەو قوتابخانانێکەوە خاوەن پێداویستی تایبەتن چونکو ئەم بڵێ ناتوانێت قسە بکە و ناتوانێت شتیش بیسێ بەڵام تەرکیزی زۆر باشە و زۆر باشیش دەتوانێت بەرامبەرەکەی تێبگەێنی هەم بەرامبەرەکەی حاڵیەکە هەم بەرامبەریش لە ئەم حاڵی ئەبن زۆر خولیای ئەوە بووکەوە بڕات لە یەکێ لەو شوێنانەیەکەوە خاوەن پێداویستی تایبەتە لەوێ وانە بڵێتەوە بەڵام هەوڵمان زۆر هەوڵماندا کەس لای لێ نەکردینەوە. بینایی خانمێکی نابیست و ناگۆیە لە پارێزگای هەڵەبجە و پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجەی بە پلەی یەکەم بۆ هەموو قۆناغەکان بڕیوە. ئێستا کاری دیزاین و درومان بۆ خانمان دەکات. نەبیستنی و نەبوونی توانای قسەکردن هیچ کاریگەریەکی نەکردوێتە سەرتوانای بۆ حەز و خولیاکانی. توانە و بەهرەکانی بینایی تەنها لە کاری شێوەکاری و دروماندا نییە. بەڵکو ئەو دەیەوێت خزمەت لە یەکێک لە قوتابخانەکانی منداڵانی خاوەن پێداویستیدا بکات و لەگەڵ ئەوەشدا ئاواتی بەدەستهێنانی ئەم سەماعەیە هەیە کە کاری بیستنی بۆ ئاسانتر دەکات. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. دەستەکانی خۆش بێ ئەو خاتونە دەمانوێت ئەمڕۆ زیاتر سەرنج بخەینە سەر کاری ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن لەگەڵ یادگار کەریم سەرۆکی یەکێتی نابینایانی کوردستان قساکەم و ئەم بەیانێ لەگەڵمانە بەخێر هاتی سەر چاوکاگیات زۆر سپاس زۆر مەمنون دەستخۆشحاڵم بوو بەرنامەیە خۆشحاڵترین یادگار ئێمە کە ئاگامان لەو راپۆرتە بوو کەمێ لەمەوبەر جەنابەت پرسیارت کرد کە ئەو کەسە تەنیا ناگفت و نابیستە منیشتم بەڵێتت ئەی نابینانیەتم ناوتت ئێمە دانەیەکمان هەیە لە لامان نابیستە ناگفتە و نابینایشە ڕاستە و ئێوە باسیەوەتان کرد کە هونەرمەندیشە لەگەڵ ئەوە دەمێ بزانم تا چەندە گرنگە کە پەرە بە هونەرەکانی ئێوە بدرێت یاخود پەرە بە بەهرەکانی ئێوە بدرێت زیاتر ئێوە دەربخرێن دواتر دێنە سەر باسی ئەو کەسە چون بۆم سەرنجڕاکێش بوو چۆن توانیەتی ئاوها بێت ئەوە چ شتێک پاڵمەر بووە بۆی بڵێ تەوان زۆر کەس ینی هەن کە لە بواری مەسەرەن خاوەن پێدەستایبەتەکان ینی لە چی و توێژی خاوەن پێدەستایبەتەکان یاخود کەم ئەندامان بەهرەدارن زۆر کەسی هونەرمەندی زۆر گەورەیە زۆر کەسێ مەسەرەن شادی زۆر باشی بەدەستێنەوە بڕۆناوی زۆر باشی بەدەستێناوە و خەڵکانێکمان هەیە کە ئێستا لە ماڵەوە دانیشتووە ئیشی دیکۆرات دەکە کەم ئەندامە بەڵام ئەو کەسێک کە ینی بەڕاستی سەرنجی منی ڕاشێشاوە سەرنجی زۆر بە زۆر خەڵکی ڕاشاوە ئەوەیە کە کەسێک کە نابیست بێ ناگۆ بێ ینی ناتوانانی قسە بکە و هەروەها نابیناش بێ ئەو کەسە کە فێری نووسینی بڕایل بووە ئەوی کەتابەتەن بە نابینان بەدەست دەخیندرێتەوە بە لەمس حاسەی دەست دەخیندرێتەوە و هەروەها توانیوتی چەندی پیشاگا بکاتەوە پیشانگای کارەدەستەکان هەر بەخۆی شتەکانی دروست کرد بەخۆی شتەکانی دروست کرد و لە پیشانگاکان نمایشی دەکرد و زۆر سەرکەوتوش بوو خەڵکەکی زۆریش حتا کە پێدای ئەو کشتانی کە دروستیش کرد بوو فرۆشا ینی زۆر خەڵک کڕی ئەو شتانە و هەروای لەو ئیشەکانی کە تاکو ئێستا کە بەرداوامە لە سەری کە دەیکا مامۆستا لە پەیمانگای نابیستان بەخۆی نابیست و گۆ نابینایە بەڵام قوتابی نابیستەکان فێری کارەدەستەکان دەکا ئەویش چیە بەڕێگای لەمەست تەمان ئەوە مامۆستایشی زۆر عەزیمە بوو ئێستا کۆچی دوای کرد خۆعافیکە فاتیمە کاکەی مامۆستا فاتیمە ئەوە لەگەڵی بوو تاکو توانی ئەو کەسە پێ بگەێنی واتە لەسەر لەمسکردن فێری هەر لەسەر لەمەز لە ڕێگای دەستەوە هەموو شتەکانی فێرکرد نووسین کارەدەستەکان ناسینەوەی خەڵک تێگانی خەڵک ینی
چۆن هەست بە دەوری بەری خۆی بکە لە بەرەوە هیچ جێلێ نییە هیچی نبینی هیچیش ناتوانانی قسە بکە باشە ئەو زۆر گرنگە یەکێتەکەی ئێوە چۆن ئەتوانێت کار بۆ ئەو کەسانە بکات کە خاوەن پێداویستین لەم جۆرە کە بە یەک جار ڕەنگە 3-4 توانایان پێکەوە نەبێت چۆن توانیتانە ئێوە هاوکاریان بکەن و چۆن لە ناو کۆمەلگا خودی ئێوە پەسەند کراون تا چەندە خەڵک هۆشیارە لە قوبولکردنی ئەوەی کە ئەم کەسە پێویستی بەوەیە کە یارمەتی بدرێت تامان ئەوەی یەکێتی نابیانی کوردستان ئێمە ئەوەی کە پێوان بکرێ ینی لە ئیمکاراتماندا هەبی ئەمە درێغ ناکەین بۆ کەسانە یعنی مەسەرەن خەڵکمان هەبووە بارەی هوەری هەبووە ئێمە خۆلی مۆسیقامە بکردەوە ئێستا مۆسیقژەنە خەڵک هەبووە حەزی لە برایل بووە فێری نووسین نبینایان بووە خۆڵمان بۆکردنەوە ئێستا کەسێکی باشی دەرچووە لە خوێندنەوەی مەسەرەن نووسینی نبینیان شێوە نووسی نبینیان بەڵام بەنسبەت کۆمەلگا بەداخەوە ئەگەر خەڵکەشمان هەیە بۆ شێوە سەرکەوتووە ئیمکانەتیشی باشی توانیت کە جێ پەنجەی خۆی بکاتەوە ناو کۆمەلگا ینی خۆی نیشاندا و خۆی دیار بکە ناو کۆمەلگا بەڵام ئاسی وشاری کۆمەلگا هەتاکو ئێستا بۆ دەرەجێ نییە هەندێک خانەوادە هەیە هەر ئەتوانین بڵێن خاوەن پێداویستی تایبەتی هەر پێی لە ڕووی ناویڵە پێی عیبە باسی ناکە و زۆر زاریش وا هەیە ینی ناهلی تێکەلی کۆمەلگابی کە بە خۆ دەزانین تێکەلی کۆمەلگا ناو کۆمەلگا باشترین قوتابخانەیە ئەگەر تووسێ ناو کۆمەلگاوە خەڵک تێکەڵ بووی و ینی ئیندیماز لەگە خەڵکە بوو هەرچەندە ئێستا دەوڵەتان و وڵاتە پێشکەوتەکان خەریکی ئەوان زۆر ئیش لەسەر دەمەستکردن دەکەن تێکەڵبوون دەکەن بەڵام کۆمەلگامان هەیە ینی خانەوادەمان هەیە تەنەنت زاری وها بە احتیمال میوانیشی بێ ینی مەجلیسیشی عایلی دروستبی ڕێپێنەدا و کەمەندامە تێکەری و کۆمەلگاوی ئەو ینی ئەو دانیشت نەبی بەداخەوە وارەوە لە قوتابخانەکان ئێمە زۆر کەسمان هەبووە نابینا بووە یعنی هاتووی لە ئێمە گلەیە کردووە تعاولی کۆمەلگا لەگە ئێمە قوتابخانە لەگە ئێمە باش نییە قوتابیەکان لەگەمان باش نین مامۆستایەکان لەگەڵمان باش نین ئیدارە لەگەڵمان باش نییە بەداخەوە ینیەوە هەبووە هەر هەستەندە ئێستا باشترە ئێستا زۆر باشتر لەبەر ئەوی وەزارەتی پەروەردە کۆمەڵی ڕێنمایی دەرکرد و ئێمەش وەکو ڕێکخراوەکانی کەمەندامان لە زۆر بە زۆری قوتابخانەکان ینی ڕێژێکی زۆر لە قوتابخانەکان سێمینارمان بۆکردن دانیشتین لەگەڵیان لەگە قوتابیەکان لەگە ئیدارەی قوتابخانە و مامۆستایەکان دانیشتوین لۆی کە بتوانین تیان بگەنی کە کەم ئەندامیش مافێکی پەروەردەیی هەیە حەق خۆیەتی کە فێرکری حەق خۆیەتی کە ببیتە خاوەنی بڕوانامە خاوەنی کەسایەتی خۆی لە ڕێگای خوێندنەوە هەلیکاری بەدەستکرد لە بەرەوەی هەلیکار بەڕاستی بۆ کەسە ئاسایەکان ئێستا تۆزێک زەحمەتە ئەگەر کەسێک کەم ئەندام بی ئەگەر شادەی نەوی بڕوانامی دووجار زەحمەتە و لەبەر ئەوەش قوتابخانەکانمان هەڵبژارد کە قوتابی ئەتو لە قۆناغی سەرەتاییەوە لە 5 و 6 بنەڕەتیەوە قسەی بۆ بکەی ئەو کەسەکە بۆ دکتۆر کە بۆ مهندیس کە بۆ مەحامی ئەیتر هەتا تەمەنی ماوە هەتا لە ژیانیدا ببینێ ئەو لە بیر دەبینێت کە کەسێک کەمەندام یان خاوەن پێداویستی هاتە لا کە ئیشەشی بۆ بکە ئەو لە ناخی دەمینێت لە مێشی دەمینێت کە فعلا پێویستە ڕێز لەو کەمەندامە بژیرێت پێم وابێ خودی جەنابیشت مافپەروەری بەڵێ من کۆلیز یاسەم تاوا کرد لە زانکۆی سڵاحەدین کاتی خۆی لە نەوەتەکان 1970 بڕۆنامەکان ئەو گرفتانەی کە با بڵین باست کرد لە مافی پەروەردەیی یا تووشیانە بێت ئەوانن لە ژینگەشە کۆمەڵە گرفتی دیکە تووشی ئێوە بێت و نوێترین پێناسەی نەتەوە یەکگرتوەکانیش بۆ ژینگە و بۆ کەمەندامان بە شێوازەکە حەزەکەم خۆت باسی بڵێ ڕاست زۆر ڕاستە ئەو قسەیە ئێستا پەیماننامەی نێودەوڵەتی کەمەندامانەیە کە لە 2006 دەچووە ئەو پەیماننامەیە زۆر بە زۆری دەوڵەتەکان ئیمزایان لەسەر کردو کە پابندن بەو پەیماننامەیە لەوانە عراقیش 2013 عراقیش ئیمزای کردووە هەم پرۆتۆکۆلی اختیاریەکەشی ئیمزا کردو هەم ینی برگە و بەندەکانی ئەو پەیماننامەیەش ئیلتزامی پێوە دەکات ئەو پەیماننامەیە لە تعریفەکەی لە پێناسەکەی دەرێت کەم ئەندام خودی کەم ئەندام بەستراوەتەوە بە ژینگەی ئەو وڵاتە ئەو شوێنە ئەگەر ئەتو ژینگەیەکی باشت هەبوو ژینگەیەکی گونجاوت هەبوو ئەوە کەم ئەندام کێشەی نابی کەم ئەندام نییە نەخۆی حەزەکە کەم ئەندامە نە کۆمەلگاش حەزەکە کەم ئەندامە بەڵام ئەگەر ژینگەیەشی خراپت هەبوو ژینگەیەکی مناسبت نەبوو ئەو کەسەکان حەز دەکەن کەم ئەندامن کەسەکان مەحروم دەبن لە مافی پەروەردەیی لە مافی کارکردن لە مافی
مەسەن مافە کۆمەڵایەتەکان تێکەڵبوونی لەگە کۆمەلگا یعنی ئەوە بێبەش دەبی بەڵام ئەگەر ژینگەیەکی گونجاوتە بوو کەمەندام بخۆی توانی حرەکە بکاوتانی بزوری و بێ بڕوا و احتیمال لەسەر خۆی نەکا ئەوە زۆر بارودۆخی کەمەندامەکە دەگۆڕێ یعنی وەکو کەسێکی ناکەم ئەندام سەی دەکرێت بۆ نمونە بەسیتریشت لەسەر شۆستەکان ئەو هێڵەی کە هەیە بۆ کەسێکی نابینا چەند یارمەتی دەرە سواربوونی پاسە یاخۆ هیچ پاس یعنی پاس زۆر گرنگە پاس تایبەت بە کەمەندامان کە کەمەندامێک لەسەر عارەبانەی هەبوو یعنی عاربانی هەبوو لەسەر عارەبانە بوو لەسەر ولچەر بوو ئەو کەمەندامە یەک ڕمپە هەیە لە پاسەکەی ڕمپەکەی دێنتە خوارێ سەر کەمەندامەکە بەسەر عارەبانە سەر ڕمپەکە دەستە ناو پاسەکەی عتیادی بەڵام ئەوە لێرە نییە تەماشاکە ئێستا خواردنگا هەیە خواردنگای زۆر فاخیمە زۆر گەورەیە زۆر ڕاقیە بەڵام کەمەندام لە بەرەوەی هەمووی قادرمە هیچ فکری لەوە نەکردەوە کە ڕمپەیەک دروستکە ڕمپەیەکی گونجاو دروستکە ئەو کەمەندامە بەخۆی بتوانی بستە ناو خواردنگەیە ئەتوانەیە داهات مثلەن $1000 سەرف دەکەی لەو خواردنگەیە باشە بە $500 با بە $1000 ڕمپێشی دروستکە و کەمەندامەی سپادە لێ بکە هەم بۆ کەمەندامەکە باشە هەم بۆ خاوەن خواردنکەش باشە یان دام و دەستگای حکوومەت هەیە ئێستا هەمووی ڕمپەیە هەموو قادرمەیە قوتابخانەکان کەم ئەندام هەیە ئێستا کەم ئەندامان هەبوو لە کۆلیزی یاسا ئێستا خاوەنی شادی دکتۆرایە کەمەندامیشە لەسەر عارەبانە بوو ئەو کەمەندامە پێویست بوو هەموو ڕۆژێ مجموعەیە قوتابی بێن بە عارەبانەوە هەڵی گرن بیبەنە سەر تابقی دووەم و تاکو داوامیش خلاص نەدەبوو نەیتوانی بێتە خوارەوە لۆ لە بەرەوەی نفسی مکرر نفسی دووبارە پێویست بوو کە مجموعەیە قوتابی بێن بە عارەبانەوە بینە خوارێ ئەزە بڕواتەوە بەڵێ بەڕاستی هەمووی ئەوەیە ئاستەنگن بۆ ئەو کەسانەی کە کەمەندامن بە تایبەتەوانی کە نابینان و لەسەر ویلچەرن زۆر زەڕورەکە ئەو شوێنانیان بۆ فراهەم بکرێت هەمووی حتا ناو خودی خێزانەکان خێزان هەیە کەمەندامی هەیە لە خێزانەکە کەسێک کەمەندامە یعنی ناتوانێت فکر لەو ناکاتەوە کە کاکە ئەو ماڵەکەت قادرمەی تدانەبی ینی دەرگاکان بنی دەرگاکان ینی نەبیتە کۆسب ینی لە خودی خانەوادەکەەوە ئاستەنگ هەیە هەتاوەکۆ دێتە ناو کۆمەڵگە و ژینگەی دەرەوە و قوتابخانە و هەموو ئەوانەی دیکە شوێنی کار و ئەوانە با باس لەوە بکەم کە ئێوە ڕۆژێکتان هەیە ڕۆژێکە تایبەت بە نابینیان ڕۆژێک تایبەت بە نابیستان تەنیا لەو ڕۆژانەیە کە گرنگی بە ئێوە دەدرێت یاخود پێت وایە کە کار و چالاکیەکانی ئێوە وەکو سەرۆکی یەکێتی نابینایان زیاتر سەرنجت خستبێتە سەر لە کاتەکانی دیکەشا گرنگی پێدراوە وڵی تەبان سێ دوازە ڕۆژیانی کەمەندەمانە ڕاستە لەو ڕۆژە گرنگی دری بەڵام ڕۆژەکان کە وەکو پێویستنی ئەنی ئێستا مەسەرن لە کەناڵەکانی خۆمان کەناڵە ئاسمانیەکانی خۆمان ئەگە ئەو ڕۆژە نەبی بەدەگمەن ینی راپۆرت دەکرێت بەدەگمەن کەسانی کەمەندام میوانداری دەکرێن ینی بەداخەوە و هەروە ئێمە گرەیمان لە دام و دەستەکانی کە پەیوەندە بە ئاین پەیوەنددارە بە مەسەری کەمەندامان ئەوانیش مەسەرەن پێویستە ناوە سیمینار بکرێت کۆڕکۆبنەوە بکرێت بڕیاری گونجا و بڕیاری باش دەربکرێت لەو ڕۆژانە ئمە لە سێ دوازە بڕیار دەرناکرێت ئەگەر باشە کەواتە گرفتی یاساییتان هەیە بەڵێ یاسایەکمان هەیە 2011 دەرچووە ژمارە 22 ئەو یاسایە تقریبان ئەوە تاکو ئێستا 2022 تقریبان 11 ساڵە دەرچووە ئەو یاسایە وەکو پێویست بڕگە بابەتەکانی جێوجێ نەکراوە یاساکە چییە؟ هەر نووسرا یاسا و یاسای پاراستنی خاوەن پێداسیاوتەکان و کەمەندامانی کوردستان بژمارە 22 ساڵی 2000 دەرچوو ئەو یاسایە 21 مادەیە ئەو هەموو مافەکانی کەمەندامانی تێدا جێکراوەتەوە باشەکە گیادگار ئێوەکو سەرۆکی یەکێتی نابینایان توانیوتانە لەگەڵ بۆ نمونەسەکەم لە مۆبەر ئێمە لەگەڵ فێرگەیەەکە با بڵێ بەرپرسی فێرگەیەکە گفتو گۆمانە کرد کە فێرگێکی میوزیک بوو بەڵێ دەمێ بزانم ئێوە خۆشتان هەڵتان داوە لەگەڵ ئەو سنتەرانە یاخود ئەو ناوەندانەی کە هوەرین ڕۆشنبیرین کۆنتاکت دروست بکەن ئەو بەهرەمەندانی کە هەتانە لەگەڵ ئەوانە لە فستیڤاڵەکان بەشدار بن ئێوە خۆتان چانگاوێکتان بۆ شتانە ناوە ئێمە بەخۆم وەختی خۆی بە خۆمان تیپەشی مۆسیقامان هەبوو تیپە مۆسیقاکە زۆر لە نابینایەکان پێکات بوو چەندی بەرهەممان تۆمار کرد چەندی سرودی نیشتیمانی چەندی گۆرانیمان تۆمار کرد
و چەند زاریش وەکو باسم کرد خوما کردێتەوە خولی مۆسیقا فیلم مۆسیقا و لە هەر مناسبەیە کە دەرفابی بۆ ئێمە بەشداریمان کردووە. مەبستمەوەی لەگەڵ ناوەندەکانە ئێوە پردێکی پەیوەندی دروست بکەن بۆ تێکەڵاوبوونی زیاتری کەمەندامان لەگەڵ کەسانی ئاسایی بەم شێوەیە وەک باست کرد ئەو لەمسەی کە باسەکرێت ئەبێت کۆمەڵگە لەگەڵ ئەوانە لەمس بکات و تێکەڵاو بە یەکتری ببن ئەوە زیاتر ئێوە هەنگاو بنێن بۆ ئەو کارە نەتان کردو پلانێکی ئێمە ینی پیکردوانە بە زۆک پێویست نەوانتوانیەوە لەبەر ئەوەی ڕێکخراوەکانی کەمەندامان و ڕێکخراوەکەی مەش ئەویش لە ڕووداراییەوە ئاسەنگی هەیە ئیمکانەتی مادیمان نییە و بەداخەوە ڕێکخراوە گەورەکانی بۆی کە زۆرە پرۆژانمان بۆ بکەنەوە ڕێکخراوە گەورەکانی کە لە کوردستانن ئەوانەی کە بیانی و ناوخۆیی ئەوانیش هەر بەداخەوە ئەنی کۆنتاکتشی ینی علااقاتێکی وەرە کەمەندامان لە ڕێکخراوەکانی کەمەندامان پێویست دروست نەکراوە نایەن مەسەرن ئێمە پرۆژەمان هەیە ئێمە توانین هاوکاری تا بکەن ڕەنگە لەگە ڕێکخراوەکانی تری غێری کەمەندامی تەنسیق و علاقاوی بەڵام لەگەر سەرجەم ڕێکخراوەکانی کەمەندامان ئەو پەیوەندی و هاوکاریانە نییە بەڵام ئەوی کە لە ئیمکانەمەتەوەدا هەبوو بی کردومانە بەڵام ڕەنگە وەک پێویستیش نەبیە حقەتش باس بکەین دەی بەو هیوایان کە ئێستا ئێمە لێرە گفتوگۆکەین لەگەڵ جەنابەت ئەو ناوەندانی ڕۆشنبیریەکان یاخود ئەو فێرگانەی کە هەن ئەو سنتەرانەی کە هەن کە لە بواری هوەری وەرزشی کۆمەڵایەتی تە هەر بابەتێکی دیکە چالاکیەکان بەو هیوایی کە ئەوان بێن پەیوەندی بە ئێوە بکەن ئەگەر یەک جار ئەرک بێ لەسەر ئێوە دوو جار لەسەر ئەرکە لەسەر ئەوان چونکە ئەوان توانای زیاتریان هەیە کە ڕەنگە بتوانن دەستی ئێوە ڕاکێشن بۆ ئەو چۆنەڵێ ئەو مەدانە بە یەکەوە ئەو کارانە بکەن بۆیە لێرە هیوادارم کە ئەم بەیانیەی کە ئێمە لەگەڵ دوو با بڵێن شوێنە قسەمان کردووە کە یەکێکیان ناوەندێکی فێرگەیی بووە و یەکێکی دیکەشیان یەکێتی نابینایانی کوردستانە بتوانن ئەو جۆرانە بە یەکەوە کۆنتاکتیان هەبێت ئەوڵی خاڵیشما ئەگەر دەرفەت هەیە بەنسبەت ئەو بڕهاوکاری کە دابین دەکرێت بۆ کەمەندامان ئەوەی کە مەسەر مانگانە بە پێی ئەوەی کە کەسە کەمەندامەکە مەسەرەن فەرمانبەرە یاخود فەرمانبەر نییە ئێستا لەن حکوومەتی کوردستانەوە ماگانە 150,000 دابین دەکرێت بۆ کەمەندامان و کەمەندامەش ڕەنگە حالەتی وەکو کەسی ئاسایی نەبی کەسی ناکەمەندام ڕەنگە و کەمەندامە پێویستی بە داو دەرمان هەیە پێویستی بە عیلات هەیە و هەروە ئەو کەمەندامە بخۆی لەوانەیە خاوەنی خێزانە خاوەنی ماڵ و مناڵە و هەروە احتیمالی کرێتیبی احتیمالی هەیە مەسەرەن ئەویش پێویستی بەدامیکردنی پێداویستەکانی ژیان هەیە و لە هەما کاتیشدا ناتوانانی کاسبی بکە ئیش پێ ناکرێت وەری کەسی کەمەندامە ئەم تەمان ئەوە تطبیق ناکەم لەسەر هەموو کەمەندامە کەمەندامیش هەیە بارودۆخی باشە دەوڵەمەندە کەمەندامیش هەیە توانی بای خۆی ئیش بکە بەڵام زۆربەی زۆری ڕێژێکی زۆر لە کەمەندامان زیاترین ڕێژە بەو حاڵەتەیە کە باسم کردەوە ئیمکانەتانەی نییە تووشی کە کاسی پێ نەکرێت بە 150,000 زۆر زەحمەتە ژیان باتەستەری لەبەر ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا دەبوایە موچەی کەمەندامان زیاد بکرێت بە پێی ئەو یاسایی کە دەرچووە هیوادارم ئەو بۆرگەی کە تایبەتە بەو بابەتەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە خێرایی جێبەجێ بکات لەبەرەوەی کەمەندام ناکرێت ڕۆژانە لەسەر ینی چاوی لە دەستی خەڵک بی لەسەر ڕەحمەتی خەڵک بژی و دەست خەڵک پانکردن بۆ خۆی زەحمەتە سەختە وەنیە ینی ئەوە پێویستە حکوومەت ئاورێک بداتەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ینی چاوپێکەوتنێک لەگە ڕێکخراوەکانی کەمەندامان هەموو کوردستان بکە ینی ئەگەر ئەو لەگەڵ چاوپێکەوتن ئێمە دوو داواکاریمان بۆ جێبەجێ بکرێ هە ساڵ یەک داواکاریمان بۆ جێبەجێ بکرێ دوو داواکاریمان بۆ جێبەجێ بکرێ ئێمە توانین وردە بارودۆخی کەمەندامان و ژیانی کەمەندامان بەرەو پێش بین بەو هیوای کە لە باشترین لە گونجاوترینی بارودۆخەکانە لەگەڵ ئێوە چاوپێکەوتن بکەین و زیاتر قسە لەسەر ئەو کارانە بکەین کە بۆ ئێوە کراوە و ئەو بەهرە و هونەرانەی کە ئێوە هەتانەوە بەرەو پێشەوەتان بردووە من دەستخۆشیت لە یەکەم یادگار کەریم سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بوویت زۆر سپاس بەخێر هاتی دوبارە سپاس. لە شاری تەنجەی مەغریب زیندانێکی کۆن کامێژوەکەی بۆ سەدەی 17 ڕابردوو دەگەڕێتەوە کراوەتەوە
و ئەو زیندانە ئێستا کراوە بە مۆزەخانە بۆ نمایشکردنی بەرهەمی هونەرمەندانی ئەو وڵاتە. لەم ڕۆژانەشا پێشەنگایەکی کارە هونەرەکانی 7 هونەرمەندی مەغریبی تێدا کراوەتەوە نمایشکراوە. پێشەوەی ئەم تابلۆ هونەریانە لە سەر دیوارەکانی ئەم مۆزەخانەیە هەڵبواسرێن لە سەدەی 17 ڕابردوو تاوەکو ساڵی 1970 ئێرە زیندان بووە. لە مانگی ڕابردووشەوە ئەم زیندانەی کۆنی تەنجە کراوەتە مۆزەخانە و ئێستا پێشەنگایەکی کارە هونەریەکانی 7 هونەرمەندی مەغریبی تێدا کراوەتەوە. ئێمە ئێستا لە بەندیخانەی کۆنی تەنجەین کە بەم دوایانە گۆڕدراوە بۆ مۆزەخانە بۆ هونەری هاوچەرخ. ئێرە زیندانێکی کۆن بووە لە نزیک کۆشکەکەی پارێزگاری تەنجا علی ڕیفی بووە. سەردانی کەران بەهاتن بۆ ئەم قەڵایە و کۆشکە دڵڕفێنە دەتوانن لە زیندانە کۆنەکەدا ئاشنای کارە هونەریەکانی هونەرمەندان بن کە لە هۆڵی مۆزەخانەکەدا نمایشکراون. ئەوانەی سەردانی ئێرە دەکەن گۆڕینی زیندان بۆ مۆزەخانە بە بیرۆکەیەکی نایاب پێناسە دەکەن. پێم وایە بیرۆکێکی نایابە کام شوێنەوارەی تەنجە بۆ مۆزەخانە گۆڕاوە بۆ نمایشکردنی بەرهەمی هونەرمەندان. قەڵای دێرینی تەنجە لە مەغریب مێژوەکەی بۆ سەدەی 13 زاینی دەگەڕێتەوە. زیندانەکەشی ئێستا کراوەتە مۆزەخانە و ڕۆژانە نزیکەی 500 کەس سەردانی دەکەن و بەبینینی بەرهەمە هونەریەکانی هونەرمەندانی هاوچەرخ دڵخۆش دەبن. بڕیارە حکوومەتی ئێران بڕی یارمەتی مانگانەی هاوڵاتیان بۆ 110,000 تومەن بەرز بکاتەوە. لە ئێران ئەو یارمەتیە دەگوترێت یارانە، بەڵام هاوڵاتیان دەڵێن کە ئەگەر بۆ 1 ملیۆنیش بەرزی بکەنەوە هێشتا ناتوانرێت کاریگەری نەرێنی لەسەر ژیانیان یاخود کاریگەری ئەرێنی لەسەر ژیانیان بکات و هەر کاریگەری نەرێنی زۆری گرانی نرخەکانی هەموو شتەکان لەسەر ژیانیان هەر هەیە، چونکە گرانی زۆرە و توانای کڕینی هاوڵاتیانیش ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر داڵبەزێت. ئەگەرچی بڕیارە یارانەی مانگانەی هاوڵاتیان لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان نزیکەی 4 هێندە بەرز بێتەوە، بەڵام بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەو پارەیە بەشی هیچ ناکات و ناتوانێت کاریگەریەکی ئەوتۆ لەسەر ژیانیان بکات. ئەوان دەڵێن گرانی هەیە و توانای کڕین هێندە دابەزیوەکە ئەو یارانەیە بەشیان ناکات. لە ئەوڵ ئەیاندا کفرە خاس بوو لە ئەوڵۆ بەم تەوەڕۆمە لە فرە خاس و 45,000 من بۆشی شتی ئاگەریزە 45,000 منەگە هیچێ ناکات 45,000 من ئیسا ئەویش بۆ بێتە 110,000 من 110,000 منەگەش بەم تەوەڕمار هیچە ناکات. ئەگەریش قەرارە بازم بیوەنە بان تەوەڕمەگەش بازمەچە دەبان تێکیە وەختە تەوەڕمش بڕە دەبان بازمە هیچە ناکات بێتە 200,000 بێتە 1 ملیۆن منیشە هیچە ناکات. چۆن هەر ڕۆژ بە ڕۆژ تەوەڕمەگاچە دەبان ئەمانەشە تەوەڕمەگە مەهارکەن. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لە کابینەی مەحموود ئەحمەدی نەژاد مانگانە 45,000 تومەن بە هاوڵاتیان دەدرا، بەڵام یارمەتی حکوومەت لەسەر نرخی کەلوپەلەکانی بازار لا دەبرا. ئێستا بڕیارە کابینەی ئیبراهیم ڕەیسی ئەو مانگانەیە بۆ 110,000 تومەن بەرز بکاتەوە، بەڵام کارناسان دەڵێن پێدانی ئەو پارەیە هەڵاوسان بەرز دەکاتەوە و هەتا یارانە زیاتر بێ ڕێژەی هەڵاوسانیش بەرزتر دەبێتەوە. هەر بۆیە ناتوانێت کاریگەری ئەوتۆی لەسەر ژیانی خەڵکە بێت. یارانە سەودەتمەن کە هیچ شەوی کەنە 1 و سەیش بۆ ملەج هیچ تاسیرێکی نییە. ئەس بەسکێ ئیمڕۆ جەناواری ئەچێ کیلوی شیر ئەسێنیتە 8 تمەن هەفتەی دوایەوە بچۆی سێنیدە 10 تمەن. ئەلان دووبارە ئەیژن باوجودەوە ئەم یارانەیش ئەم دلار 4,200 تمەنیشە حەسبە بێ ئیتر وەوای لاس. بەپێی ئاماری فەرمی هەر خێزانێک لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان داهاتی مانگانەی کەمتر لە 5 ملیۆن تومەن بێت دەکەوێتە ژێرهێڵی هەژاری. ئەگەرچی پسپۆڕان و ناوەندە نافەرمیەکان دەڵێن بۆ ئەوەی نەکەویە ژێرهێڵی هەژاری دەبێت داهاتی مانگانەی خێزانەکان لە 8 ملیۆن تومەن کەمتر نەبێت. جا هەر خێزانێکی 6 کەسی بە یارانەی 110,000 تومەنیش داهاتی مانگانەی دەبێتە تەنیا 660
هزار تومان. خێرایی ئینتەرنێت لە زیادبوونە بە بەرزبوونەوەی کواڵەتی وێنە و ڤیددیۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها یاریەکان پێویستیان بە ئینتەرنێتێکی خێرا هەیە کە زۆر جار منداڵان گلەیلەوەکەن تۆ ئینتەرنێتەکە داخە با من بتوانم یاری بکەمیان تۆ وایفایەکەت بکوژێنەوە بۆ ئەوەی کە من زیاتر ئەمێ ئیشی لەسەر بکەم و پێویستیم بە خێراییە. بۆیە کۆمپانیای سپیس ئەکس پلانێکی نوێدانەوە بۆ ئینتەرنێتێکی خێرا لە تۆڕی ستارلینک و خێرایی ئینتەرنێتەکە 500 مگابایتە لە چرکەیەک نرخی ماگانەکەشی کەم نییە $500 بە شێوەی سەتەلایتەوە دەتوانرێت لە هەر شوێنێکی جیهاندا ئەبرێت و کاری پێ بکرێت بەڵام نرخی ئەنتینیەکەی واتە ئەو ئەمریکا ئینتەرنێتەکە ڕائەکێشێت $250 هەرچەندە نرخی ئەم ئینتەرنێتەکە باسی یەکەم گرانە و هەرزان نییە بەڵام لە تەواوی جیهان هیچ هێڵێک نییە کە لە ڕێگەی سەتەلایتەوە ئینتەرنێت دابەشی هەموو جیهان بکات ئەمەش ڕەنگە شێوەیەکی جیاواز بێت و لە وێنەی خۆی یەکەمە. هەر باس لەوە دەکرێت کە ژینگە چۆن بپارێزرێت لە دووکەڵی ئۆتۆمبیلەکان و ژینگە پیس نەکرێت بە هەموو هۆکارێکی دیکە ئۆتۆمبیلە کارەبایەکان لەگەڵ ئەوەی کێشیان سووکە بەهۆی نەبوونی مەکینەی بنزینەوە دەتوانن لەسەر بەفر لە ئۆتۆمبیلی بنزین و گازوایل باشتر بن. کۆمپانیای پۆلستەری سویدی نمایشێکی ئۆتۆمبیلی کردووە لەسەر بەفر و ڕایگەاند و ئۆتۆمبیلی پۆلستەر دوو دەتوانێت زۆر خێراتر و باشتر لە ئۆتۆمبیلی ئاسایی لەسەر بەفر ڕێکات بێ ئەوەی ئۆتۆمبیلەکەش بخلیسکێت و ئەو جۆرە تایبەتیانەی کە یاخود ئەو جۆرە تایبەتمەندیانەی کە بەکار هاتووە شۆفێر ئەتوانێت زۆر بە ئاسانی بۆ دروستکردنی یاخود بە دروستکردنی دەتوانێت ئۆتۆمبیلەکە لەسەر بەفر لێ بخڕێت پێکەوە ئەم ڤیددیۆیە بینێن جگەلەوە گرنگێکی تایبەتی دیکەشی هەیە کە ژینگە پیس نابێت بەو دەرهاویشتێ ئەو باڵێن گاز و هی بنزینەکە ئەمەش ئەتوانین بڵێن لایەنێکی ئەرینی دیکێتی بەڵام ئەگەر بەبییرتان بێت لە یەک دوو ڕۆژی ڕابردوو دیسانەوە باسمان لەو ئۆتۆمبیلە کارەباییانە کرد کە لە سەرما کار ناکەن هەندێکیان کێشیان بۆ دروستە بێت لە پلەی زۆر نزمی گەرمادا بە تایبەتی لە سوید ئەو ئۆتۆمبیلانی کە کارەبایی بوون لە هەواڵێکی دیکە کە کۆمپانیا ئەمریکیەکان بەهۆی بڕیارەکەی حکوومەتی ئەمریکا ئێستا زۆر بەتوندی بە دوای دروستکردنی ئۆتۆمبیلی کارەبایی کەوتون یەکێک لە گەورەترین کۆمپانیای ئۆتۆمبیل لە ئەمریکا و هەموو جیهان فۆردە کە ڕایگەاندووەکە بڕی $20 میلیارد تەرخانەکات بۆ گۆڕینی ئۆتۆمبیلەکانیان بۆ کارەبایی. فۆرد لە ڕاگەنراوەکەیدا دەڵێت کە زیاتر لە $30 میلیارد تا 2025 سەرفەکات تا ئۆتۆمبیلێکی کارەبایی دروست بکات وەک لە $30 میلیارد 20 میلیاری تایبەتەکە بە گۆڕینیەوە ئۆتۆمبیلانەی کە خۆیان بۆ ئۆتۆمبیلی کارەبایی واتە هەمان دیزاین و تەنیا مەکینەکەی دەکەن کار لەسەر مەکینەکە یەکەن دووبارە و کارەبایی و پاتری بۆ زیادەکەن و فۆرد و تێسلا و GM چەندین کۆمپانیای دیکەش هەن کە ئەمریکین خەریکن تا ساڵی 2030 بە تەواوەتی ئۆتۆمبیلی گازۆیی نەهێڵن. You get 11 plugs with enough power to keep your mobile business running. Or if you've got a table saw, a blender, a circular saw, a fan, a can opener, a kettle, a slow cooker. زۆر سپاسدانەکەم کە تا کۆتایی پرۆگرامی بەیانی 24 بەیانە لەگەڵ من بوون بەو هیوایی کە ڕۆژێکی پڕ لە خۆشی شادی و تەندروستیتان هەبێت بەخواتان ئەسپێرم و ماڵتانەوە.